قورئان دەستوورمانە. ئەگەر سەیری پرۆفایلی فێسبووکی زۆرێک لەو مسلمانانە بکەین ئەبینی لەسەر وێنەی پرۆفایلەکەی نووسراوە قورئان دەستوورمانە. بەڵام کە ئاچی دەماشای ژیانی ئەو ئینسانانە ئەکەی بەڕاستی قورئان دەستوور نییە، لەبەر دینداری و منهجی ئیسلام ئیدعاء نییە، ئیمان بە تەمەنی نییە، ئیمان بە خوا هەڵدان نییە. کەنجین ئەتوانین بڵێن قورئان دەستوورە. ئەگەر هەموو ڕۆژ لاپەڕەی قورئانت خوێند و ئەگەر هەموو ڕۆژ سیفاتێکی مسلمانانەی قورئانیت لە ژیاندا هەبوو و ئەگەر هەموو ڕۆژ توانیت چاکەیەک بکەیت، هەموو ڕۆژ توانیت سونەتێک لە سونەتەکان زیندوو بکەیتەوە، هەموو ڕۆژ توانیت خۆت لە گوناحی بپارێزی، هەموو ڕۆژ توانیت هەرسوکەوتێک بکەی کەوا خێر و چاکەی خۆت و خەڵکی تێدا هەبیتن و هەموو ڕۆژ چاک بە قورئاندا بخشینی ئەو ئەمرانی کە خوای تەبارەک و تەعالا کردیتی جێبەجێ بکەی و توانیت چاوێک بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دا بخشینی، ئەوجا ئەگەر لە ژیانتدا قورئان و سونەت هەبوو ئەتوانین بڵێین قورئان دەستوری ژیانە. ئەو کات ئەتوانین بزانین کەوا قورئان چی تێدایە، بەبێ ئەوەی بزانین قورئان چی تێدایە ناتوانێ بڵێ قورئان دەستوورە، بەبێ ئەوەی قورئان خوێن بیت ناتوانێ بڵێ قورئان دەستوورە، بەبێ ئەوەی لە قورئان تێبگەیت ناتوانێ بڵێ قورئان دەستوورە. ئەمە وا ئەزانین قورئان لە بۆ تازیە هاتیە؟ نە. خوای تەبارەک و تەعالا فەرمێ لينذر من كان حيا. ئەو قورئانە بۆ ئاگادارکردنەوە هات بۆ ئەو کەسانەی کەوا زیندوون نەک مردوون. کەواتە قورئان دەستوور بوون تەنها ڕێکلامێک نییە، بەڵکو عەمەلی موسڵمانانەیە بە گوێرەی دەستوری کە خوای گەورە لۆی ناردین کە قورئانە و بە گوێرەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو کات قورئان دەستوورمانە. بەخواتان نەسپێت.